لە ساڵیادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستاندا کادرانی ئەو حزبە لە پارێزگای کەرکووک دەخوازن ئاوڕی جددی لە کەسوکار و بنەماڵەی شەهیدان بدرێتەوە و گەنجان زیاتر بێنە پێشەوە. بەڕای من نوێبوونەوە بەواتای ئەوەی کە گەنج ئێمە وەلەو یەکێتی پێشەنگە لە هێنانە پێشەوەی گەنجە بۆ ناو ڕیزەکانی و بۆ ناو دام و دەستگاکانی حکوومەت. پێکاتەکانی شاری کەرکووک پیرۆزبایی لە یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەن بەهۆی ساڵیادی دامەزراندنیانەوە. هەروەک پێیان وایە ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان بەهێز بێت سوودی دەبێت بۆ پێکاتەکانی دیکەی شارەکەش. بەو پێی ڕەوانشاد سەرۆک مامجەلال داڕێژەری ئەو پەیوەندیە ئاشتیە پێکەوەژیانە بووە لە نێوان پێکاتەکانی شارەکە. مواطن كركوكي من القومية العربية. طبعا احنا نمتن لهذا الحزب العريق الذي أسسه الإمام جلال الراحل، فخامة الرئيس الراحل الإمام جلال رحمه الله، وأرسى التعايش السلمي وأرسى في الاتحاد الوطني شدة الورد العراقية، ونحن في كركوك الحمد لله متعايشين من عرب وتركمان وأكراد. حزي درم وشخصي وشخ يعني ضملور والحزي دلر حزي دارخ يعني YKT Kerkük'te daha beter kuvvetli olsun. Bundan yani çünkü daima YKT tefrika etmeyipti kavmiyeler arayarında. حەز ێدارە daha bundan kuvvetli olsun. İnşallah da olur. یەکێتی نیشتیمانی کوردستان لە پارێزگای کەرکووک وێڕای ئەوەی سەدان و هەزاران قوربانی داوە بۆ ئازادکردنی شارەکە و بەرجەستەکردنی ئاشتی و ئاسایش لە شارەکەدا. لە لایەکی دیکەشەوە لەژێر ڕێنمایی سیاست و دیبلۆماسیەتی سەرۆک مامجەلال یەکێتی هەمیشە دەستی ئاشتی بۆ پێکاتەکانی دیکەی شارەکە درێژ کردووە و بۆتە هەوێنی ئاشتی و تەبایی لە شاری کەرکووک. خەبات نەجمەدین گەلی کوردستان، کەرکووک.